ئەلفوبێی کۆمونیزم و کوردایەتی کە پێویستە گشت کوردێک بیزانێت. کۆمونیزم لە دەستپێکردنەوە. نووسینی عومەری حەمیدی بەشی 1. با لە مارکسەوە دەست پێ بکەین. پێویستە و باڕوودۆخە مێژووی و کۆمەڵایەتیەی کە مارکس بەسەریدا کەوتبوو بناسین. ئوروپا دوای 2500 ساڵ حکوومەتی ڕەشی کلیسا و ئیمپراتور و شاو شازادە دیکتاتۆرەکان لە خەو هەستا بوو. لە سەدەی 14 ڕۆنیسانس بە مانای دووبارە لەدایک بوونەوە دەستی پێکرد و پەردەی ڕەشی سەدە ناوەندیەکانی دنیای مەسیحیەتی لادا و گەشی و جوانی بیری فەلسەفی و هونەری یۆنان و ڕۆمی کۆنی زیندوو کردەوە. لە سەدەی 16 ئینقلابی دینی مارتین لوتر و پرۆتستانیزم گشت بە دەسەڵاتی ئاینی و سیاسی پاپای کاتۆلیک لەلایەک و لەلایەکی تر ئینقلابی کۆپێرنیک کە بە 40 ساڵ لێکۆڵینەوە سەلماندی کە مۆدێلی بەتلەمیوسی کلیسا کە تێیدا خۆر بە دەوری زەویدا دەخولێتەوە هەڵەیە و پێچەوانەکەی دروستە و زەوی بە دەوری خۆردا دەخولێتەوە بناغەی بڕوای خەڵکی بە کلیسا هەڵتەکان. سەدەی 17 ئینقلابی فەلسەفی ڕێنێ دێکارت و عەسری ڕەوشەنگەری و ئینلایتنمنت و ئینقلابی علمی فرانسیس بیکن و کتێبی پرەنسیپیای نیوتۆن فەلسەفە و عەقلی دوای زیاتر لە 1500 ساڵ گەڕاندەوە ئوروپا. ئینقلابی سیاسی جان لۆک تا ڕادەیەکی زۆر دوایی بە ملهوڕی پاشا قەدەر قودرەتەکان هێنا و بوو بە بنچینەی دەسەڵاتی پارلەمانی و یاسای دەوڵەتداری لیبرالی. ئینقلابی کشتوکاڵی سەدەی 18 و ئینقلابی پیشەسازی و سەنعەتی ساڵانی 1760 هەتا 1840 ڕواڵەت و ناوەرۆکی ژیانی کۆمەڵایەتی ئوروپای بە تەواوی گۆڕی. سەرنجێک لە خۆمەوە گشت ئەو کەسانەی کە لەسەرەوە ناوم بردن بە باوکانی ڕۆنیسانسەوە هەتا پێشڕەوانی ئینقلابەکان گشتیان پیاوی ئاینی بوون. تەنانەت کەسێکی وەک نیوتۆن کە تا ئیمڕۆژ لەگەڵ ئەرستوو بە دوو گەورەترین زانای هەرگیز مرۆڤایەتی بەخۆیەوە دیوەدایان پێناسە دەکرێن مەسیحیەکی ئەوەندە تۆندڕەو بوو کە دەتوانین بڵێین سەلەفی مەسیحیەت بوو. ئەوە حەیران دەڵێ ئەمن چ بکەم لە بۆ برایەکی لە دای و بابی بینەرمەلای مەلا سەلەفیە نەکبەتەکانی کوردستان پێیان بڵێ پەڕۆیەک لە سەلەفی و پیاوی ئاینی نەتەوەکانی تردا بدڕن یا ببن بە داعیش و بڕۆن لە ئەفغانستان و پاکستان بمرن. بابەتێکی تر کە شوێنەوارێکی گەورەی لەسەر گەڵاڵەکردنی بیری مارکسدانە ئەوە بوو لە ئینگلستانی ئەو کات 80% خەڵک لە گوندەکان دەژیان و 20% لە شارەکان. ئینقلابی کشتوکاڵی و مێکانیزەبوونی کەشاوەرزی ئەو شتەی پێچەوانە کردو. 80% لە شارەکان نیشتەجێ بوون و 20% لە لادەیەکانمانەوە. ئەگەر کەسێک پێی خۆش بێ بزانێ ئێستا چۆنە، ئێستا 2% خەڵکی وڵاتانی پێشکەوت و لەسەر زەوی و زارکار دەکەن. دەوڵەتەکان و کۆمەلگای ئەو کات هیچ ئامادەکاریەکان بوو ئەو ئاڵ و گۆڕانە نەکردبوو. چەندەها شارۆچکە لە 100,000 کەس تێپەڕی کە تا ئەو کات نەدینرابوو نەبیسترابوو. ئەو شارانەی کە ببوون بە ناوەندی پیشەسازی گەلێک زیاتریش. بیرمنگامی 15,000 نەفەری بوو بە 9 میلیۆن. مانچستەری 20,000 کەسی بوو بە 850,000. لەندەن کە لە شارێکی 1 میلیۆنیەوە بوو بە 2,400,000. ماڵ نەبوو، کار بە ئەندازە نەبوو، یاسای کار نەبوو، کرێکار ڕۆژی 12 تا 16 سعاتی کار دەکرد و بەشی نانەزگێکی بە زەحمەت دەست دەکەوت. ڕۆژ نەبوو کە کرێکار بەڕووداوی ناو کارگە و هەڵم و گازی کوشەندەی شوێنی کار نەمرێت. مەدرسە و دوکتور و دەرمان نەبوو. نەخۆشینی لە چەشنی وەبا و تیفوس و ئاوڵە و وەبای زەرد یاوی زەرد ببوون خەڵکیان بە پۆل دەکوشت. مارکس لەم بارودۆخەدا ساڵی 1848 مانیفیستی کۆمونیستی بە هاوکاری ئێنگەلس نووسی و لە لەندەن بڵاویان کردەوە. مارکس ئەو کات فەیلسوف و ڕۆژنامە نووسێکی 30 ساڵە بوو کە 6 ساڵ پێش خوێندکارێکی ئاسایی دەورەی دکتۆرای فەلسەفە لە دانیشگایەکی ئاسایی ئاڵمان بوو و ئینگلیس کوڕە میلیۆنێرێکی ڕووناکبیری ئاڵمانی 28 ساڵە. ساڵی 1848
جگە لە ساڵی بڵاوبوونەوەی مانیفیستی کۆمۆنیستی بە ساڵێکی گەلێک گرنگ لە مێژووی سەدەی 19 ئوروپا ئەژمارە دەکرێت. لەو ساڵەدا ئوروپا شاهدی ئینقلاباتی دژە ئیمپراتوری و دموکراتیک و ناسیۆنالیستی بوو کە هەموو ئوروپای گرت بۆ بەر. مارکس و ئێنگلز خۆیان لە ئەڵمان بەشداریان تێدا کرد. لەگەڵ ئەوەشدا کە کەس ناوی کۆمونیزمی نەویستە بوو، مانیفیست تازە بڵاو ببوو، ئینقلاباتەکە لە سیسیلی ئیتالیاوە دەستی پێکرد بوو، مارکس هاتنی ئینقلابی کرێکاری تێدا بەدی کرد و لەو شەی پرۆسپێکت ئۆف کۆمونیزم کەلکی وەرگرت بوو کە دەبێتە سێبەری کۆمونیزم یا شەبەهی کۆمونیزم. لەلایەکی ترەوە بەرهەمەکانی ئینقلابی عیلمی سەدەی 17 بە شکلی تێکنۆلۆژی جیاواز سەریان هەڵدەدا. ئەگەر تا ئەو کار ئەسب بۆ کشتوکاڵ و بۆ سەفەر کەرەسەی سەرەکی بوو، ئێستا ماتۆری هەڵمی جەیمز وات هات بۆ مەیدان کە لە سەرەتاکانی سەدەی 19 بە قەدرایی 10,000 ئەسپی توانا هەبوو. ئەو کاتێک کە مارکس و ئێنگلز مانیفیستیان دەنووسی، توانای ماتۆرەکە ببوو بە 1,290,000 ئەسپ کە جگە لە کەڵکی زۆری بۆ کشتوکاڵ و تێکنۆلۆژی دەیتوانی گەمی گەورە لە دەریا و ئۆقیانوسەکاندا ئەو بەرۆبەر بکات. شەمە نەفەر ڕاکێشێت. لە ئینگلستان 6,000 مایل ڕێگەی ئاسن چێژرا بوو کە نەک هەر هەموو شوێ خێراتر و هاسانتر کرد بوو، بەڵکە ببوو بەهۆی گەشەی بازرگانی و ئابووریش. نمونەیەکی گەشەی پیشەسازی بەر لە ساڵی 1787 جل و بەرگ هەمووی بەدەست دەدوورە. لەو ساڵەدا ئێدمۆن کارتڕایت یەکەم ماشێنی پارچە و قوماش دروستکردنی وەڕێخست. تا ساڵی 1813 ژمارەی ئەم ماشێنانە گەیشت بۆ 2400 و تا ساڵی 1833 100,000 و تا ئەو کاتێک کە مارکس و ئێنگلز مانیفیستیان دەنووسی بوو بە 250,000. با لە قەوسێکدان قورچێک لە خۆمان بگرم. پێشکەوتی نەتەوە سەرکەوت و حەساوەکان بە شرۆفەکاری سیاسی و ڕەخنەگر و ژن و پیاوی ئیدئۆلۆژیک و ڕادیکاڵی سەلەفی مارکسیست و پۆست مۆدێرنیست و ئانارشیستی جنێوفرۆش نەهاتۆتە ئاراوە، بەڵکە پیشەسازی و زانست و گەشەی بازرگانی و سەنعەت یاری لە دەریان بووە. ئەوە حەیران دەڵێ براینە برادەرینە، ئێستاش دڵم پڕ لە خەمن پڕ لە داخن. ئەوە من 100 مەخافەتی دنیایم دێتێ بوو ئەوان کوورەخانە و نانەواخانە و کارگەی کوردان کە من و تۆ بەتفەنگەوە بەردەرکمان پێگرتن و خەڵکمان لێهاندان کە دەرکەیان پێداخن. لە چاوی مارکسدا دنیای سەرمایەداری مەیدانی کێبەرچێ و شەڕی مان و نەمان بوو. ئیستلاحێک لە ئابووریدا هەیە کە پێی دەڵێن زیرۆ سام کە لە چەشنی سیستەمی کازینۆ وایە، یەک دەدۆڕێنێت و یەک دەباتەوە. تۆ دۆڕاندت پارەکەت چۆتە جیرفانی کەسێکی ترە و ئیتر هێنی تۆ نییە. ئەوان کۆمەلگای سەرمایەداریشان بەم چەشنە ئەبینی. سەرمایەدارەکان بۆ داهاتی زیاتر بەیەکەوە شەڕی زیرۆ سام دەکەن. براوەکە دەمێنێتەوە و دۆڕاوەکە دەکەوێتە ناو خێڵی بێکارانەوە. چینی مامناوەندیش بە هەمان شێوە هەوڵ دەدا سەری خۆی بەسەر ئاوەوە ڕابگرێت و نقم نەبێت، بەڵام سەرمایەدارەکان دەرەتانیان لێ دەبڕن و زۆربەی هەرە زۆریان لە ناو دەچن. کرێکاری بێکار و برسی گەلێکن و کارکەم، ئەوانی شەڕی زیرۆسام دەکەن. بێکارەکان مەجبور دەبن هەرزانتر لە برا کرێکارەکانیان کار بکەن. خاوەنکاریش موچە دەهێنێتە خوار و زۆربەی هەرە زۆری خەڵک برسی و بێکار دەبن و شتێک جگە لە زنجیرەکانی دەست و قاچیان نییە کە لە دەستی بدەن و شۆڕش دەکەن. بە پێی تێوەری مارکس ئەم چەشنە شۆڕشە تەنیا بەدەستی پرۆلێتاریا کە کرێکاری پیشەسازی و سەنعەتیە و تەنیا لە وڵاتانی پێشکەوتوو دێنە ئاراوە. مارکس و کێشەی نەتەوەی مارکس لە هاتنی ئینقلابی سۆسیالیستی ئەوەندە دڵنیا بوو کە من و تۆ لە هاتنی بەهار دوای زستان دڵنیاین. بۆیە هەموو شتێکی بەستبۆ بە ئینقلابی سۆسیالیستیەوە. لەبەر ئەوەی کە پێی وابوو ئینقلابی پرۆلێتێری تەنیا لە وڵاتە گەورە و دەستڕۆیوەکان ممکنە، لایەنگری ئەوە بوون کە نەتەوە بچووکەکان کێشە بۆ نەتەوە گەورەکان نەخوڵکێن و ڕاوەستن پرۆلتاریای نەتەوە گەورەکان ئینقلاب بکەن تا هەر چەشنە چەوسانەوەیەک لەناو بچێت.
ئەوان لە مەقالەیەکی دووقۆڵیدا کە لە هەمان ساڵی 1848 لە ڕۆژنامەیەک بە ناوی دینۆیە ڕانشت سایتۆن کە مارکس خۆی سەردەبیری بوو نووسیان هەندێک نەتەوە لە چەشنی فۆسیلیا یەسکوپلوسکی مردوویە گوان کۆنە پەرست و مرتەجیعن و پێویستە ئەو نەتەوە دواکەوتوانە لەبەر پێی نەتەوە دەوڵەتە گەورەکاندا قوربانی بکرێت. مارکس و ئێنگلس نەتەوەکانیان دابەش دەکرد بەسەر نەتەوەی مێژوویی و نەتەوەی غێری مێژووییدا. نەتەوە مێژوویەکان ئەو نەتەوە گەورانن کە ئیمکانی دامەزراندنی سەنعەت و پیشەسازیان هەیە، پوڵ و پارە و دەوڵەت و ئیعتیباری نێودەوڵەتیان هەیە و دەتوانن تێکنۆلۆژی بکەن بەڕێوەی بەرن و میلیۆنەها کرێکاری سەنعەتی پەروەردە بکەن و مێژوو ئەرکی ڕزگاری مرۆڤایەتی پێسپاردوون. نەتەوە غەیری تاریخیەکان ئەو نەتەوانن کە لە چەشنی کورد هەژارن و پارەی زۆریان نییە و دەوڵەتی خۆیان و پیشینەی دەوڵەتداری مۆدێرنیان نییە و بە زیدی ئینقلاب و کۆنە پەرست ئەژماردە دەکرێن. نمونەیەک زمانی مارکس زۆربەی هەرە زۆری زەویزاری ئیرلەند بەدەست لۆرد و باڕۆنە ئینگلیسیەکانەوە بوو. خەڵکی ئیرلەند ڕەعێتێکی نیوە کۆیلە بوون. ئیرلەندەکان داوای سربەخۆیی و دەرکردنی ئینگلیزیەکانیان دەکرد. مارکس دژی ئیرلەندیەکان وەستا و دەیکوت ئیرلەندی تەنیا بەدەستی پرۆلێتاریای ئینگلیسان ئازاد دەبن. باشتر وایە لێگەڕێن لۆردی ئینگلیسی داهاتی زەویزاری ئیرلەند بەرنەوە بۆ ئینگلستان و لەسەر تێکنۆلۆژی و پیشەسازی و بەرهێنان و سەرمایە گوزاری بکەن تا ببێت بەهۆی بەهێزبوونی پرۆلێتاریا و سەرنجام ئینقلابی سۆسیالیستی. ساڵانی 1845 هەتا 1852 پەتاتە کە خواردنی سەرەکی ئیرلەندیەکان بوو بە نەخۆشی لێیدا پتەیتۆ فامین. میلیۆن و نیوێک لەبەرسان مردن و میلیۆن و نیوێکیش کۆچیان کرد بۆ ئەمریکا و ئەوانیش هەزارانیان لە ڕێگەدا بە نەخۆشی مردن و میلیۆنێکیشان لەبەرسان ڕوویان کردە شارە گەورەکانی ئینگلستان و لەبەر بێماڵ و حاڵی و هەژاری ئامادە بوون بە هەرزانتر لە کرێکاری ئینگلیسی کارکەن. کرێکاری ئینگلیسی لەم کارێ کرێکارە ئیرلەندەکان تووڕە بوون و ئیرلەندەکانیان ئازار دەدا. مارکس تەنیا دوای ئەوەی ئەو ڕووداوە ڕێیسیستی و شۆڤینیستیانەی پرۆلێتاریای ئینگلیسی بینی قبوڵی کرد کە ئیرلەندەکان بە فێدراڵی و نەک سەربەخۆیی وڵاتی خۆیان بەڕێوە بەرن تا ئیرلەندەکان بگەڕێنەوە وڵاتی خۆیان. منتیقی بیری مارکسیستی نەتەوەی مێژوویی و نەتەوەی غێری مێژوویی و کوردە کۆمۆنیستەکان. نەتەوەی مێژوویی و نەتەوەی غێری مێژوویی پرەنسیپێکی مارکسیستی و کۆمۆنیستی کورد ناتوانێت ڕەچاوی نەکات. لایەنگری کوردە مارکسیستەکان لە حیزبی توودە، چریک، پەیکار، ڕای کارگەر و باقی کارێکی مارکسیستی بوو. بوونی کۆمەڵە بە حیزبی کۆمۆنیستی ئێران و دژمنایەتیکردنی حیزبی دموکرات ڕەچاوکردنی ئەو پرەنسیپە کۆمۆنیستیە بوو. جیابوونەوەی دوو کۆمەڵە لە حیزبی کۆمۆنیست پێچەوانەی ئەو پرەنسیپە مارکسیستیە و بادانەوە بەرەو کوردایەتی و نەتەوەخوازی بوو. مانەوەی ئەو بەشەی کۆمەڵە وەک شاخەی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە تێگەیشتنێکی مارکسیستیەوە سەرچاوە دەگرێت و دەرکردنی ڕەوتی سۆسیالیستی لە حیزب کارێکی لێنینیستی بوو. هەڵوێستی جیناحی ڕادیکاڵی مازووچیش لە جیناحی عەلیزادە مارکسیستی ترە و حیزبی حکمەتیستیش لەوانیش مارکسیسترە. بۆ ئەی بزانین کام کورد مارکسیسترە دەبێ بزانین شێ زیاتر دژی ناسیۆنالیزمی کورد و کوردایەتیە. بە پێی مەقالەکەی مارکس و ئێنگێلس پێویستە کوردی مارکسیست لە شەڕی نێوان نەتەوەی تاریخی فارس و نەتەوەی غێری تاریخی کورد جگە لە جنێودان و ڕسواکردنی ناسیۆنالیزمی کورد بۆ بەرژەوەندی شتێک بە ناوی پرۆلتاریای ئێران ئەگەر پێویست بێت چەکەکەی بەرەو سینگی نەتەوە غێری تاریخەکەی خۆی بگرێت و لەبەر پێی نەتەوەی تاریخی کە بێشک فارسە قوربانی بکات. ئەگەر نەیکات مارکسیست نییە. دەڵێن زمانێک قەند هێندە گران ببوو کە لە قەندێک ئەسپێکی دەکرێت. ئاغایە کە لێ قەند بۆ میوان دەکرێت. ئاغا کوڕێکی دەبێت کە زۆری خۆش دەبێت. کوڕە بە قەند فێر دەبێت.
بە ئاغا دەڵێن کە حاڵێکی وایە ئاغا کوڕەکەی بانگ دەکات و دەڵێ ڕۆڵە تۆ خوددا خۆت فێری ئەو قزڵ قورتە مەکە با ئێمەش منداڵەکانمان لەو قزڵ قورتانە بپارێزین. کوردایەتەکەی پێشەوای نەمر و دایکان و باوکانمان چرای ڕێنوێنی سەربەستیمان و دۆستمان و بەس درێژەی دەبێت. سپاس بۆ ئێوەش. ئەلفوبێی کۆمونیزم و کوردایەتی کە پێویستە گشت کوردێک بیزانێت. بەشی دووهەم، نووسینی عومەری حەمیدی. کام سۆسیالیزم؟ هاوڕێیەک بەنامەیەکی چوارلاپەڕەی لەگەڵ هێنانەوەی دەیان وتەی جوانی مارکس و ئێنگێلس و لێنین ڕخنەیەکی زۆری لە من گرتووە کە پرۆپاگەندای دژی کۆمونیستی دەکەم و دەژڵێت کە پێش منی زۆر کەس کردویانە، بەڵام ئاڵای سووری سۆسیالیزم خولەکێکیش لە شەکە نەکەوتووە و ناکەوێت. ئەو بەڕێزە بێشک پیاوێکی خوێندەوار و ئاشنا بە مارکسیزمە، لەبەر ئەوەی ئەو هاوڕێیە و باقی کۆمونیستەکان بە پێی کتێب و فەرموودە دژبەرانی خۆیان بێدەنگ دەکەن و نایان هەوێت باسی بەرهەمی سیاسەتەکانیان لەسەر زەوی بکرێت، بە پێویستم زانی بەم ڤیدۆیە جوابێکیان پێشکەش بکەم. من لە بەڕێزیانم پرسی کە ناوی وڵاتێک، ناوچەیەک یا تەنانەت شارێک بەرێت کە لە 100 و چەند ساڵی ڕابردوودا لەژێر حکوومەتی کۆمونیستەکاندا خەڵکەکەی حەساوە و ئازاد بوو بێتن. ئێمە دەزانین هەتا پێش ڕووخانی سۆڤیەت سێیەکی خاک و خەڵکی دنیا لەژێر دەسەڵاتی کۆمونیستەکاندا بوو. ئەو هاوڕێیە جوابی نەداوە. من ئیمڕۆ جوابی خۆم دەدەمەوە و شارێکتان پێدەناسێنم کە کۆمونیستەکان بەڕاستی کردبوویان بە نمونەی شاری پێشکەوتوی ئوروپا. شارەکە شاری ڤیێنی ئۆتریش بوو، چونکە هاوکات بوو لەگەڵ ئینقلابی ئۆکتۆبری شوورەوی. ئیزنم بدەن لە ئینقلابی ئۆکتۆبرەوە دەست پێ بکەم و پێچیان بشبێنم. مانجی فێڤریەی ساڵی 1970 هەزاری ڕووس وازی لە حکوومەتکردن هێنا و کار و باری وڵات کەوتە دەست دەوڵەتی کاتی ئەلێکساندەر کەرنسکی کە مافناسێکی سۆسیالیستی زیندانچووی دێمۆکرات و گەلێ خۆشناو دژە ئیعدام بوو. کەرنسکی تەنانەت سەردەمانێک هاوپەیمانی حیزبەکەی لێنین ببوو. لە 1970 لایەنگری حیزبێکی سۆسیالیستی جووتیاران کە حیزبێکی قەدیمی و تێکۆشەر بوو. لە مانجی ئوتی هەمان ساڵ بۆ بەرگری لە کودەتای ژێنڕاڵ کۆرنیلۆف دژی دەوڵەتی کاتی نزیکەی 25,000 تەکیدا بە شوڕاکان یان بە ڕووسیەکەی سۆڤیەتەکانی شاری پێترۆگراد کە ئەو کات پێتەختی رووسیە بوو کە دژ بە کودەتا بوەستن. ئەوانیش وەستان و کودەتا پوچەڵ بووە. کۆمونیستەکانی ئەو کات بە لێنین و حیزبەکەیەوە بڕوایان وابوو کە ئینقلابی رووسیە کە وڵاتێکی دواکەوتوو بوو ئینقلابێکی ئازادی خوازانە لە چەشنی وڵاتانی ئوروپایی سەرەتاکانی سەدەی 19 یعنی بورژوا دموکراتیک دەبێت. دەیان گوت رووسیە هەلومەردی ئینقلابی کۆمونیستی نییە. ئەو کات رووسیە 150 میلیۆن نەفەر بوو، چینی کرێکار نەدەگەیشتە 2 میلیۆنیش. پێشگەڕانەوەی لێنین لە سویس کە بە یارمەتی دەوڵەتی ئەڵمان کە لەگەڵ رووسیە لە شەڕدا بوو شەڕی یەکەمی جەهانی مومچنکرا، بۆڵشویکەکان پشتیوانیان لە دەوڵەتی کاتی کەرنسکی دەکرد. لێنین دەگەڕێتەوە هەز دەکات کە دەوڵەتی کەرنسکی گەلێک کزە، تەنانەت هێزی نییە کە پارێزگاری لە پێتەخت بکات و بۆ بەرگری لە کودەتا پەنای بردوۆتە بەر شوڕای کرێکاران و سەربازان. ئەرتەش خەریکی شەڕ لەگەڵ ئاڵمانە و کێرنسکیش بەو هومێدە کە ئەمریکایەکان بە زووی لە شەڕەوە دەگلێن و ئاڵمان شکست دەخوات و رووسیە کە دەیان 1000 کوشتەی داوە مەجبور نابێت لە بەرامبەر ئاڵماندا سەرشۆر ببێت و خاک یان خەسارەتیان بداتەیە، درێژە بە شەڕ دەدات. دیارە ئەمریکا هات و ئەڵمان شکستی خوارد، بەڵام فریای کەرنسکی نەکەوت و لێنین سڵحی لەگەڵ ئاڵمان کردو بۆ پاراستنی ئینقلابەکەی لە بەرامبەر ئەڵمان ئەوەندە کۆتاهات کە زۆرێک لە بۆڵشویکەکان دژی وەستان، بەڵام لێنین سەرکردەی ئینقلاب و قسەی ئاخر ئەو دێکرد. کەرنسکی داوای چەکەکان لە شوڕاکان دەکاتەوە و لێنین هەلدەقۆزێتەوە و بە یارمەتی ترۆتسکی کە لە ڕاوی شوڕاکانی بەدەستەوە بوو بەدەستی شوڕاکان
حکوومەتی کارتی دەڕوخێنێت و دەسەڵات دەگرێتە دەست. ئەو کاتیش و ئێستاش مارکسیستە ئوروپاییەکان ئەو کارەی لێنین بە کودەتایەکی هەلخوازانە دەناسن و بە قەولی نەوام چامسکی لێنین و ترۆتسکی و هاوبیرەکانیان گەوەڕێکی گەورەیان دروست کرد و بە قامچی خەڵکی رووسیەیان کردە ناوی و درگاکەیان لێ قوفڵدان. ئەوەش بڵێم کە دوای بەدەستەوەگرتنی دەسەڵات لێنین و ترۆتسکی شوراکانی سەربازان و کرێکاران کە بە ناوی ئەوان و بەدەست و چەکی ئەوان دەسەڵاتیان گرت بۆ دەست هەڵوەشاندەوە و زۆرێکیش لە ئەندامانی شوڕای سەربازان و باقیش کوژران و شوڕای نوێ لە لایەنگرانی خۆیان پێکدەهێنن. کاتێک لێنین دێتە سەرکار ڕۆژنامەکان و حیزبە سیاسیەکان دادەخرێن، خەڵکێکی زۆر ڕادەکەن، ماڵان دەگەڕێن کەلوپەلی بە بایخ و زێر و جەواهێر لە خەڵک زەوت دەکەن، مەدرسەکان و بانکەکان ئافیسەکان ماڵی لایەنگران و کاربەدەستانی ڕژیم پێشوو کارگە و شوێنی پیشەسازی دەگرن، دادگای ئینقلابی دادەمەزێنە، ڕێکخراوێکی نەهێنی بە نێوی چێکا وەڕێ دەخەن کە کاری گرتن و کوشتنی کەسانێکە کە بە درژە شۆڕش دەناسرێت. ئەندامانی چێکا لە سێ ساڵی هەوڵدا ژمارەیان دەگاتە 250,000 کەس. بنەماڵەی تەزار بە منداڵەکانیانەوە تیرەباران دەکرێن. ساڵی 1970 و ساڵی 1990 مانجی 1000 کەس ئیعدام دەکەن و منداڵی سەرمایەدار و کاربەدەستانی ڕژیمی تەزاری لە ناو کوژراوەکاندا کەم نین. ئۆردوگای کاری ئیجباری دروست دەکەن و دوای ساڵێک 50,000 کەسی لێبوو. ساڵی 1920 50,000 کەس تیرەباران کران و کوشتار هەرگیز نەپساوە. تیرەباران کراوەکان ئەفسەرانی ئەرتەشی تەزاری، پوڵدارەکان، دەست و پەیوەند و خزمەتکارەکانی دەربار، پاسیفیستەکان، ئەندامانی سندیکا، کەشیش و خوشکانی کلیسا، لەش فرۆشەکان، سوودخۆرەکان، تەمبەڵەکان فەرمانی لێنین بیان دۆزنەوە و بیان گرن و تیرەبارانیان بکەن. ئەو کەسانەی کە دوژمنی سۆڤیەتن، بەرتیلخۆرەکان، ئەو کەسانەی کە بەدڵ خزمەتی وڵات ناکەن، لەش فرۆشەکان، ئەفسەران و کاربەدەستانی حکوومەتی پێشوو نابێت خولەیەک کات بە فیڕۆ بدەن. مارتین لاتسیس کوڕە جوتیارێکی خەڵکی لاتڤیا، ئەندامی حیزبی بڵشویک لە ساری 1905ەوە چالاکی شۆڕشەکانی 1905 و 1970، ئەندامی کومەیتەی نیزامی ئینقلاب، ئەندامی باڵاو دوای ڕئیسی چێکاو، دوایش ئەندامی ئاکادیمی ئابووری رووسیە و جێی متمانەی زۆری لێنین کە وێنەی خرایە سەر ستامپ و تەمری شوڕەوی دەستور بە چێکا دەدا بەبێ ڕەحم بەبێ بەخشین ئێمە دوژمنەکانمان سەد دەکوژین، بڵا هەزار بێ، بڵا لە خوێنی خۆیاندا بخنچێن، بڵا لافاوی خوێنی بورژوازی هەستێت. هەمان مارتین لاتسیس شەڕی ئێمە لەگەڵ تاکەکان نییە، ئێمە چینی بورژوازی لە ناو دەبین، لە بەڵگە و مەدرەک مەگەڕێن، تەنانەت چاو لە بەڵگەی لەو بەڵگانەی کە دژی تاوانبار کۆت کردوتەوە مەکە، پرسیاری لێ بکە تۆ لە کام چینی، ڕەچەڵەکت چییە، خوێندەواری چییە؟ جوابی ئەو پرسیارانەیە کە چارە نووسی تاوانبار دیاری دەکات. لێنین خاشی رووسیە لە جڕوجانەوە لە زیان بارەکان پاک بکەنەوە. لێنین دادگاکانی ئێمە دەبێت ئیعدام بکەن. لێنین ئێمە هەرگیز تێرۆ ڕەت ناکەینەوە، ئێمە لە هەموو کەس دەپرسین تۆ لە کام لای شۆڕش یا دژی شۆڕش، ئەگەر دژی شۆڕش بێت بە دیوارەوەی دەدروی. ترۆتسکی ئەخلاقی ئینقلابی بەستراوەتەوە بە ئیستراتیژی و تاکتیکەوە. ئیستراتیژی و تاکتیک پێ دەڵێت چاک و خراپ و ئەخلاق چییە؟ نمونەی درەندەخۆی ڕژیمی تەزاری پێش ئینقلاب. ڕۆژنامەکەی لێنین پراڤدا 41 جار گیرا، 36 کەس لە ئێدیتۆر و نووسەرەکانیان بە تاوانبار ناسران و دران بە دادگا و لەسەر یەک سەرجەم 47 مانگ و نیویان زیندان بۆ بڕینەوە. سەرچاوە کتێبی کریتیکال نۆت ئان ناشنال کوێسچن بە پێنووسی لێنین. ئستالین 6 جار گیرا و ڕاگوێزرایە سیبیری، 5 جاری ڕای کردەوە و گەڕاوە رووسیە و هەمیسان لە کاتی چالاکی کۆمۆنیستی گیراوە و
تەنیا ناردیانەوە سێبیری لەباری ئابوووریەوە ساڵی 1940 بەرهەمی گەنمی رووسیە پێش ئەمریکا کەوت بوو دوای 6 ساڵ لە ساڵی 1920 3 میلیۆن کەس لە برسان مردن بەرهەمی ئاسن 96% هاتە خوارێ بۆڵشویکەکان خەریکی شەڕی ناوخۆ بوون کە خۆیان خوڵخاند بوویان و کوشت و کوشتار و داگیرکردنی موچە و مەزرا و ماڵی خەڵک بوون و خاوەن و پسپۆرانی پیشەسازی یا کوژرا بوون و یا لە ئۆردوگای کاری ئیجباری بوون و کەس نەبوو بەسەر ڕابگە مارکسیزمی ئوروپایی مارکس پێشبینی کردبوو یەک خەڵکێکی زۆر بێکار دەبن و سەرمایەدارەکان موچەی کرێکاران بەجارێک کەم دەکەنەوە دوو تینی مامناوەندی لە ناو دەچێت و ئەوان و زۆرێک لە سەرمایەدارەکان سەرمایەدارە دۆڕاوەکان دەکەونە ناو خێڵی بێکارانەوە سێ لە وڵاتانی پێشکەوتووی ئەو کات لە چەشنی ئینگلستان و ئەڵمان و ئەمریکا بە زووی ئینقلابی کۆمونیستی ڕوودەدات ساڵ هات و ساڵ ڕۆی و ئینقلاب نەکراوە هەرچی لە ئاخرەکانی سەدەی 19 نزیک بووینەوە ڕوون بۆوە کە مارکس هەڵە بووە و هیچ کام لە پێشبینیەکانی نهاتۆتە دی تێئۆری بە پێشبینیەکانیەوە زیندووە پێشبینیەکانی هەڵە بن بە قەولی زانایان تێۆریەکە دەبنەوە درۆوینگ ڕوم یا درۆوینگ بۆرد ژووری نەخشەکێشان و کاری لەسەر دەکەن و حاڵەکانی دەدۆزنەوە و هەوڵ دەدەن پینە و پەڕۆی بکەن دیارە زۆریش پینە و پەڕۆ ناکرێت ریچرد فاینمن براوەی خەڵاتی نۆبێلی فیزیکی ئەتۆمی و باوکی کوانتۆم ئلکترۆداینامیک کە جێگەی قامچی بەسەر تەلێفۆنی دەستی و کامپیۆتێر و هەر شتێکی ئلکترۆنیکیەوە هەیە دەڵێت گرنگ نییە تێۆریەک چەندە جوانە چەندە منتقێت چه مرۆڤێکی گەورە دایناوە ئەگەر لەگەڵ ڕاستەقینەی دنیای دەرەوە جوور نەهاتەوە دەبێ فڕێی بدەی و لە تێۆریەکی تر بگەڕێ پینە و پەڕۆی مارکسیزم لەلایەن پێشڕەوان و زانایانی مارکسیستی ئەو کات دەستی پێکرد ئێدوارد بێرنستاین کە سەرۆکی حیزبی کۆمونیستی ئەڵمان بوو وەک تەبعیدیەک لە لەندەن دەژیا و لە مارکس و ئەنگێڵس گەلێک نزیک بوو ساڵی 1909 کتێبێکی بەنێوی ئیڤلوشنەری سۆسیالیزم نووسی ناوەڕۆکی کتێبەکەی ئەوە بوو کە ئینقلابی سۆسیالیستی بەو چەشنەی کە مارکس پێشبینی کردبوو ڕوو نادات دەیگوت کە سیستەمی سەرمایەداری تووشی وەها قەیرانێک نایەت کە بۆی چارەسەر نەکرێت باش وایە بیری ئینقلاب و ڕووخاندنی سەرمایەداری لە کەللەمان دەربکەین و بە خەباتی دێمۆکراتیک ژیانی چینی کرێکار بەرەو باشتر ژیانی چینی کرێکار بەرە باشتر بکەین بە هەمان شێوە فابیانەکان کە کۆمۆنیستی ئینگلیسی بوون دوای ئەوەی 50 ساڵ چاوەڕوانی ئینقلاب بوون و ڕووی نەدا بڕیاریاندا کە حیزبێکی سۆسیالیست لە خوێندەوار و ڕووناکبیری ئەو کات کە گشتیان ئەریستۆکرات و ئەشراف بوون پێک بهێن و بچنە پارلەمان و لە مافی کرێکاران دیفاع بکەن لە فەڕانسەش بە هەمان شێوە ئۆتۆ باوەر مارکسیستی بەناوبانگ و گەلێک گرنگ و قەدیمی ئوتریش دەیگوت چینی کرێکار و چینی سەرمایەدار هیچ کامیان ناتوانن شکستی بە ئەوەکەی تر بهێنن باش وایە لە بری شەڕ گفتوگۆ بکەن و ڕێک بکەون ئەگینا شەڕی ناوخۆ دێتە ئاراوە کە بەرهەمەکەی بۆ چینی کرێکار و وڵات کارەسات دەبێت یا بزوتنەوەیە کە پیان دەکوتن ئۆکۆنۆمیستەکان بڕوایان بە دیکتاتۆری پرۆلتاریا نەبوو دەیانکوت چینی کرێکار واز لە خەبات بۆ وەدەستخستنی دەسەڵاتی سیاسی بهێنێت و خەبات بۆ باشترکردنی بارودۆخی ئابووری خۆی بکە لە ڤیدۆی دواییدا باسی دەکەم کە ئینقلابیەکی ڕادیکاڵ بە ناوی ولادیمیر ئیلیچ لێنین کە هەمان کاک لێنینی خۆمان بێت لە ساڵی 1930 پەیدا بوو کە مارکسیزمی بەو بارەکەدا گۆڕی یعنی ئینقلابی تری کرد مارکسیستەکانی ئوروپا لێنینیان بە سیاسەتمەدارێکی ئینقلابی هەلخوازی دەستەڕاستی و ماجەراجوو دەزانی ئەوە نەقلی قەولە لە نۆام چامسکی ئێستاش با بارگەکەمان بەرینەوە شارەکەی وێن مانجی نوێمبری ساڵی 1970 لە دوای چەند ساڵ شەڕی ماڵوێرانکەری جیهانی هەوڵ وەڕووخانی ئیمپراتوری ئوتریش مەجارستان و دامەزرانی کۆماری ئوتریش هەڵبژاردن بە بەشداری ژنان و پیاوان کرا مارکسیستەکان دەنگێکی باشیان هێناوە
ئەگەر هەڵە نەبم 47% لەگەڵ کریستن سۆسیالیست پارتی دەوڵەتیان پێکێنا. دەوڵەتی نوێ زۆر یاسای باشی لە بەرژەوەندی کرێکارەکان بۆ نمونە 8 سعات کاری دانا. کۆمونیستەکانی شاری وێنی پایتەخت لە ساڵی 1990 لە هەڵبژارنێکی بەرفراوان بە براوە دەرچوون و دەسەڵاتی وێن کەوتە دەستیان. بەڵام ئەوان ڕۆژنامەیان دانەخست، بەوتەی مارکسیان نەکرد کە بانگ و کەرەسەی بەرهەمهێنان لە خاوەنەکانیان بستێن و دەوڵەتی بکەن و کەرتی تایبەتی لەناوبەرن و دیکتاتۆری پرۆلتاریا بەسەر وڵاتدا بسەپێنن. مەدرسە و ماڵی خەڵکیان داگیر نەکرد، ئوردوی کاری ئیجباریان پێک نەهێنا، دادگای ئینقلاب و سازمانی ئەمنیەتیان دان نەمەزران، کەشیش و خوشکانی مەسیحی و ژنانی لەشفرۆشیان ئیعدام نەکرد، ئەسڵەن نەکەسیان گرت و نەکەسیان کوشت. حیزبی دژ بە خۆیان دانەخست، ئەگەر زەویەک یا خانوویەکیان پێویست بایە بە شێوەی ئاسایی لە خاوەنەکانیان دەکری. کەس هەستی بە باڕوودۆخی ئینقلابی نەکرد، ئەسڵەن ئینقلاب نەبوو. ڕۆژی هەوڵ دەستیان کرد بەکار، گروپی جیاوازیان دانا کە پێداویستیەکانی خەڵکی شار دیاری بکەن، پسپۆڕانیان دەنگدا کە کاریان بۆ بکەن. زۆربەی هەرە زۆری پسپۆرەکان کۆمونیست نەبوون. بۆ نمونە گرنگترین کار بەدەستی وێن کە بەرپرسی ماڵی بوو، کابرایەکی تێکنۆکراتی لیبرال بوو کە پێشتر لە دەستگای ئابووری ئیمپراتور یەکێک لە بەرپرسە باڵاکان ببوو. بەوتەی مارکسیان کرد و سیستمی ماڵیاتی مارکسی کە پێی دەگوترێت پرۆگرێسیڤ تاکس، کە ماناکە ئەوەیە هەرچی داهات بچێتە سەر دەرسەتی باج دەڕواتە سەر، ئەوەیان ڕەچاو کرد. بەو شێوەیە کە لە سوئێد و وڵاتانی ئیسکاندیناوی هەیە، کەسانی کەماڵی گەورەیان هەبوو نەلێیان داگیرکردن و نەکوشتیانن، بەڵام بازێکی زۆریان لێ ئەستاندن. کەسێک کەماڵێکی گەورەی هەبا و کارەکەرێکی هەبا زیاتر و ئەوەی 2، 3 و 10 کەس کاریان لە ماڵە گەورەکەیدا کردبایە زیاتر و زیاتر. بۆ هەر شتێک کە پێداویستی گشتی نەبوو، تەنیا ئەشراف و دەزڕۆیوەکان دەیان کڕی، باجێکی زۆر دیاریکرا. بۆ نمونە ماسی گران نەکرا، بەڵام خواردنی دەریایی چەند 100% باج هاتە سەر و دەیان و سەتان باجی تر بۆ کەلوپەلی لوکسدانرا. بە پارەکەی زەویان لە باشترین شوێنەکانی وێن و لە ناو جەرگەی گەڕەکە عیان نشینەکاندا کڕی و 64,000 ئەپارتمان بە دیزاینێکی تایبەتیان بۆ خەڵکی کەم داهات دروست کردو. نێویشیان نا کارل مارکس هۆف. وا بزانم ئەو ماڵانە تەنیا شتێک بێت کە ئێمڕۆ مارکس بیر خەڵک دەخاتەوە. ئێستاش ساڵانە دەیان 1000 کەس دەچن بۆ دیتنی ئەو ئەپارتمانە جوانانەی کە کۆمونیستەکان دروستیان کردبوو. کارل شیتس شەهرداری ئەو کاتی وێن ڕاستی کردکە گوتی ئەو کاتەی ئێمەش نەماوین ئەو خشتە سوورانە لە جیاتی ئێمە دەژین. ئەپارتمانەکان مەدرسە و شوێنی مەلە و کایەی منداڵانی هەبوو. خەڵکی گەرەک کە عیان و ئەشرافی شار بوون، کەڵکیان لە مەدرسە و جێگەی کایە و جێگەی مەلەی ماڵە کرێکارەکان وەردەگرت. بۆ یەکەم جار منداڵی کرێکار و سەرمایەدار لە چەشنی شارۆمەندی بەرامبەری وێنی بەلا یەکەوە دانیشتن و بوون بە ڕەفیق. هەوڵین ترامی ئوروپایان دروست کرد کە لەویشدا کرێکار و ئەشراف لە تەنیش یەکتری دادەنیشتن و بە یەکەوە باسی شار و بیرەوەری شەڕ و ژیانیان دەکرد. بار و دۆخی خوێندن و بارهێنان، سەلامەتی گشتی و پاک و خاوێنی شاریان بەجارێک گۆڕی. وێن ببوو بە گوڵی ئوروپا و کۆمونیستەکان تا ساڵی 1934 کە فاشیستەکان ڕووخاندیان لەسەر کارمانەوە و زۆرێک لە بنەماڵە دەزڕۆیوەکانی شاریش بە ڕەسمی پێزانین بۆ خزمەتی باش دەنجیان پێدەدان. لە 100 ساڵی ڕابردوودا لێنینیزم، ماوئیست و باقی ڕادیکاڵەکان ڕخنە لە مارکسیستەکانی ئوتریش دەگرن کە بۆچی بورژوازیان لە ناو نەبرد و دیکتاتۆری پرۆلتاریایاندا نەمەزران. بورن تۆی کۆمونیستی کورد دەڵێتی وای دانێ بەرپرسی شارێک نەبوون و دەوڵەتی وڵاتەکەی تۆ بوون. ئەرتەشیان نەبوو بە 200-300 چەکدار دەڕوخان. من دەڵێم چریک
کۆمەڵە پەیکار ڕاهی کارگەر و تەنانەت حیزبی ڕزیوی توودەش بە پێی بیری لێنینیستیمان هەڵمان دەکوتا سەریان و دەماڕووخاندن. دڵنیاشم کە ڕاست دەکەم. بە هەمان ئەندازەش دڵنیام کە پێشەوا و قاسملوو ژنان و پیاوانی ناسیۆنالیست و نیشتمان پەروەری کورد بە تەواوی توانا پشتیان دەگرت و شەڕیان بۆ دەکردن. ترۆتسکی کە ماوەیەکی زۆر لە ئوتری ژیا بوو دەڵێت مارکسیستە ئوتریشەکان گەلێک خوێندەوار و فیداکار بوون. بورن زۆر لە من زیاتر لەگەڵ فەلسەفە و زانست و تەنانەت مارکسیزمی ئاشنا بوون، بەڵام سەیر ئەوە بوو کە ئینقلابی نەبوون. دەردی ئێمە ئینقلابی بوونە و نەک سۆسیالیست بەمانای عەداڵەت خواز بوون. لە ساڵی 1970 هەتا 1934 ئینقلابیگەری لە شوڕەوی زیاتر لە 30 میلیۆن کەس یانی نزیکەی 4 تا 5 بەرابەری خەڵکی وڵاتی ئوتریش کە ئەو کات 6.5 میلیۆن کەس بوو لە ناوبرد بوو، وڵاتی وێران کرد بوو. نمونەیەک ساڵی 1927 حاصل کەم بوو. ساڵی 1928 جوتیار بۆ ناڕزایەتی دەربڕین کەمیان گەلمچان. مانجی فێڤریەی یعنی چلەی زستانی ساڵی 1929 ئستالین بە وتەیەکی مارکسی کرد کە وتبووی لەشکری پرۆلێتری دروست دەکەین کە لە هەر شوێنێکی وڵات پێویست بۆ بچن کار بکەن و 105 میلیۆن کەسی ڕاگوێستە سەر مەزرا سۆسیالیستیە دەوڵەتەکان. 10 میلیۆنیان ناردرانە سیبیری کاتێ بەهار هات پیر و منداڵ نەمابوو. ئارشیوەکانی سۆڤیەت دەڵێت دایک و باوک پێیان خۆش بوو منداڵەکانیان بمرو دەرد و ژانی سەرما و برسێتی نەکێشن و شەو ڕۆژ لە بنجویان نەگرین. نزیکەی 10 میلیۆن کەس کە ئامادە نەبوون گوند و ماڵ و موچە و مەزرا و ئاژەڵی خۆیان بەجێبهێڵن ناردرانە ئوردوگای کاری ئیجباری و نەهاتنەوە. هەمان ساڵ میلیۆنەها مردن. کاچی نووسەری نامە دڵنیابە ئاڵای سووری لێنین و ئستالین و ماوە لەسەر هیچ خاچێکی نوێشەکەی نایەت. لێنین و ئستالین و ماوە چیان بۆ مرۆڤایەتی کرد و چیان لە مرۆڤایەتی نەکرد کە هیتلێر و جمهوری ئیسلامی و سەدام و ئەبوو بەکر بەغدادی و داعش نەیان کردێ. مارکسیستە وێنیەکان مارکسیزمیان لە بێژینجی ئامار و ئەرقام و عەقڵ و تەجربە و بەرژەوەندی خەڵکی شار و وڵاتی خۆیاندا. لای ئەوان وێنایەتی و ئوتریشایەتی بوو کە گرنگ بوو، نەک مارکسایەتی ئۆرتۆدۆکسی سەلەفی. بڵێ کاتیەوە نەهات بێ کە ئێمەش لە کەری شەیتانی مارکسایەتی و لێنیایەتی و تی نامۆی تربێینە خوار و ئاڵای کوردستان لەسەرشان لەگەڵ خوشک و برا کوردەکانمان کوردایەتیە بە کەرامەتەکەی دایک و باوکمان بکەین. ڕوونکردنەوەیەک سەرچاوی تەواوی ئەو شتانی لێرە باسی دەکەم یا لێنینە یا نووسراوە و ئەدەبیاتی مارکسیستی یا دانیشگاییە. هیچ وشەیەکم لە هیچ منبەیەکی بە قەولی خۆیان CIA و دەستەڕاستی و ئەوانە نەهێناوە. لای ئێوە خۆش سپاسان دەکەم درێژەی دەبێت هەفتەی داهاتوو بەشی لێنین دەبێت. لای ئێوە خۆش. لە کتێبی سۆشیال دمۆکراسی ئەند ناشنال کوێستچن و ڕۆزا لۆکسامبورگ لە کتێبی The National Question خامچیان لەسەر ئەو بابەتە دانا و گوتیان پێویستە نەتەوەکان ئۆتۆنۆمیان بدرێتێ و هەر نەتەوەیە خۆی لەسەر خاکە مێژوویەکەی خۆی ئیدارە بکات. دوو لە رووسیا ساڵانی 1913 و 14 سێ کتێبی گەلێک گرنگ لەسەر بابەتی کێشەی نەتەوەی لە رووسیا بڵاو بوونەوە. یەک Critical Remarks on the National Question لێنین فارسیەکەیم نەبینیوە. دوو مافی نەتەوەکان بۆ دیاریکردنی چارەنووس لێنین. سێ مارکسیزم و کێشەی نەتەوەی ستالین. هەر سێکی ئەو کتێبانە سەبارەت بە سەرهەڵدان و مەترسیەکانی ناسیۆنالیزم لە رووسیەی تەزاری و لە جوابی کتێبەکانی ڕۆزا لۆکسامبۆرگ و ئۆتۆ باوەر نووسرا بوو. بیری ئەو دوو گەورە مارکسیستە ئوروپاییە لە ناو مارکسیستە نەتەوە غەیر رووسیەکانی رووسیەی تەزاری و منشویکەکان ڕەنجی دابوو کردبوویان بە دروشمی خۆیان بۆ چارەسەری کێشەی نەتەوەی لە رووسیا. لێنین دژی ئۆتۆنۆمی وەستا و دەیگوت
ئۆتۆنۆمی دەبێت بەهۆی لەبەریەکچوونی یەکێتی چیری کرێکاری رووسیا. ئەو کات کرێکاری ئوکراینی خۆی بە ئوکرانی و جوولەکە بە جوولەکە و لەهستانی بە لەهستانی و باقی شتی تر پێناسە دەکەن. ئێمە مافی دیاریکردنی چارەنووس بە نەتەوەکان دەدەین. ئەو کات ئەگەر ویستیان بە دڵخوازی خۆیان لەگەڵ رووسیای سۆسیالیستی بمێننەوە یا جیا ببنەوە حکوومەتی سربەخۆی خۆیان دروست بکەن. نەتەوەکان لە خۆیان دەپرسی چۆن ئۆتۆنۆمی کە گشت نەتەوەکان لە ژێرچەتری حکوومەتێکی ناوەندیدا دەهێڵێتەوە، ئەرتەش و سیاسەتی دەرەکی و دارایی و دەیان شتی تریان بەیەکەوەیە، دەبێتە هۆی بچڕبوونی کرێکار، بەڵام جیابوونەوە نابێت. کلچی کەڵەشێرەکە لێرەوە دەرکەوت کە لێنین گوتی بۆ پاراستنی یەکێتی چینی کرێکار دژی تەزار دەبێت حیزبی کۆمۆنیستی گشت نەتەوەکان یەک بێت و ئیزن نادەین جوولەکە و ئوکراینی و لەهستانی و باقی هەر کامێ حیزبی کۆمۆنیستی خۆیان هەبێت و حیزبی چینی کرێکاریش حیزبی بۆلشویکە. لە ویدۆکەی دواییدا دەبینین کە چلۆن لەو تاکتیکە بۆ گرتنەوەی ئەو وڵاتانەی کە بەڕواڵەت ئیستیقلالیان درابوو یەک کەڵکیان وەرگرت. ئێستاش کورتەیەکی سێ کتێبەکە کە دەرخەری مەبەستی ڕاستەقینەی لێنین و حیزبەکەیەتی. ئستالین لە کتێبی مارکسیزم و کێشەی نەتەوەیدا دەڵێت دوای چەند ساڵ بێحاصلی لە ساڵی 1905ەوە بەرهەمی کشتوکاڵ باشتر بوو، خەڵک تینێکیان هاتەوە بەر، پیشە سازی و سەنعەت پەرێگرت و بوو بەهۆی گەشەی سەرمایەداری، شارەکان گەورە بوونەوە، هەموو شوێن نێوان شار و دێ زیاد بوو، بازرگانی گەشەیەکی باشی کرد. ئەم ئاڵوگۆڕانە بوون بە هەوێنی دروستبوونی بنچینە ئابوووریەکانی ناسیۆنەلیزم لە رووسیا و هاندەری بزوتنەوەیەکی سیاسی نەتەوەخوازانە. ئازادی بڵاوبوونەوەی ڕۆژنامە و گۆڤار و گەشەی ئەدەبیات و سەرهەڵدانی بنکە فەرهەنگیەکان، زیادبوونی تەئاترەکان و شتی لەم چەشنە هەستی نەتەوایەتی بەهێز کرد. هەڵبژارنەکانی دۆما و چێبەرچێی گروپە جیاوازەکان و سەقامگیربوونی حکوومەتی یاسا گوڕێکی تازەیدا بە هەستی نەتەوایەتی و ناسیۆنالیزم گەشەی کرد و بزوتنەوەی کرێکاران پاشەکشە. شەپۆلی ناسیۆنالیزم هات و کرێکارانیشی لەگەڵ خۆیدا برد. وەک دەبینین ئستالین لەلایەکەوە بە پێی لێکدانەوەی کۆمۆنیستی سەرهەڵدانی هەستی نەتەوەی دەبەستێتەوە بە گەشەی ئابووری و نەک بێزاری لە زوڵم و زۆر و ژێر چەپۆکەی و لەلایەکی ترەوە کرێکارەکان بە بەشێک لە نەتەوەکەی خۆیان دانانێت و بە مڵکی حیزبی کۆمۆنیستیان دەزانێت. لێنین لە کتێبی کریتیکل ریمارکسدا ئاشکرایە کە بابەتی کێشەی نەتەوەی بووە بە کێشەی سەرەکی کۆمەلگای رووسیا. کۆنە پەرستەکان و بورژوا لیبراڵەکان بە رووسیە مەزنەکانەوە ڕەنجیان گۆڕیوە و بوون بە ناسیۆنالیست. هەروەها لەهستانی و جوولەکە و ئوکراینی دیاردەی نەتەوەگەری لە ناو کۆمۆنیستە غەیری رووسیەکاندا پەرێگرتووە و گشت پرەنسیپە کۆمۆنیستەکانی حیزبمانیان خستۆتە ژێر پێ. لێنین لێرەدا بۆ کوتانی ناسیۆنالیزمی ڕزگاری خوازانەی نەتەوە غەیری رووسیەکان و لیبراڵە رووسیەکان، ناسیۆنالیزمی ڕەگەزپەرست و چەوسێنەری رووسەکان بارتەقای ناسیۆنالیزمی ڕزگاری خوازی جوولەکە و ئوکراینی و لەهستانی و باقی دادنێت و لەبیر خۆی دەباتەوە کە رووسیەی بە بەندیخانەی نەتەوەکان ناو دەبرد. هەروەها لە ئەندامانی غەیری رووسی حیزبەکەی تووڕەیە کە هەستی نەتەوایەتی دەردەبڕن. وەک دەبینین لێنین و هاوبیرەکانی گەلێک نیگەرانی پەرەگرتنی هەستی ناسیۆنالیستی گەلە غەیری رووسیەکانن. ناسیۆنالیستە رووسیەکانیش بە هەمان شێوە هەردووک لایەن نیگەرانی ئەوەن کە کۆنتڕۆل لە دەستیان دەربچێت و نەتەوەکان جیا ببنەوە. لێنین لە کتێبی حەقی میلەلدا دەپرسێت مانای دیاریکردنی چارەنووسی نەتەوەکان چییە؟ خۆشی جواب دەداتەوە مارکسیست دەبێت بەخۆی بڵێت ئایا من دەبێت بۆ جوابی ئەو پرسیارە لە کتێبی مافدا لە مانایەکی مافناسانە بگەڕێم یان لە سەرنجدان بە بزوتنەوە مێژووی ئابوووریەکاندا. ئەوە یەکەم جار نییە کە کێشەی نەتەوەی لە رووسیە سەری هەڵداوە، تەنیا تایبەتی رووسیەش نییە، لە هەموو دنیا قۆناغی سەرکەوتنی سەرمایەداری بەسەر سیستمی دەرەبەگاتیدا پەیوەند بووە بە بزوتنەوەی نەتەوەیەکان. وەک دەبینین سەرەڕای ئەوەی ناوی کتێبەکەی مافی نەتەوەکان لە دیاریکردنی چارەنووسی خۆیانە
لە لاپەڕەکانی سەرەتایی کتێبەکەدا دەڵێت مافی دیاریکردنی چارەنووس ماف و بەتایبەت مافێکی یاسایی نییە. مانای ماف لەسەر ئەو دنیای کە من و تۆ لێی دەژین ئەوەیە ماف شتێکە کە یاسا ددانی پێداناوە و لە چوارچێوەیەکی دیاریکراودا پشتیوانی لێ دەکات. لێنین بە ئاشکرایی دەڵێت ماف نییە و بەڵکە بەشێکە لە ڕەوەندێکی ئابووری مێژووی کە پەیوەندی بە سەرکەوتنی سەرمایەداری بەسەر سیستمی ئەرباب و ڕەعەتیدا هەیە. مەهابادی گوتنی آخر کۆپە لە ئیسکاتلەند و کاتەڵان ئەرباب و ڕەعەتی ماوە کە داوای مافی دیاریکردنی چارەنووسێ دەکەن یا سنەی وتە ڕەحمە لەو باوکتە کالێنین تو ئەم قسەتە لە کوێنەوە هاوردگە لە ئیرلەند و کێبێکی کانەدا ئەرباب و ڕەعەتی ماگە لە کورسان خۆمان ماگە. بەداخەوە کوردەش تەنیا بیست بووی ناوی کتابەکە مافی نەتەوەگەل بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیانە. لە دڵی خۆیدا وتبووی کالێنین پیاک خاسێکە بێخۆ نایەژێتی بێژێتی حتمما ئەیدا لای ئێوە خۆش درێژەی دەبێت. ئەلفوبێی کۆمونیزم و کێشەی نەتەوەیی کە پێویستە گشت کوردێک بیزانێت. بەشی 4 لێنینی 2 نووسینی عومەری حەمیدی. لەوی دوای ژمارە 3 کۆمونیزم و کێشەی نەتەوەییدا گوتمان لێنین لەلایەکەوە دشت بە تێۆریەکەی ڕۆزا لۆکزامبۆرگ کە پشتیوانی لە دانی ئۆتۆنۆمی بەنەتەوە ژێردەستەکانی ئیمپراتۆری ئوتریش مەجارستان و رووسیەی تەزاری دەکرد وەستاو بەڵێنی دانی مافی سربەخۆیی بەنەتەوەکانی رووسیەی تەزاریدا. لەلایەکی ترەوە لە کتێبی مافی دیاریکردنی چارەنووسدا دەڵێت مافی دیاریکردنی چارەنووس مافێکی یاسایی نییە و وەک دیاردەیەک تایبەتی قۆناغی سەرکەوتنی سەرمایەداری بەسەر فۆئۆدالیزمدایە و هاتنی سۆسیالیزم ئەو مافە پوچەڵ دەکاتەوە. لەوەش گرنگتر لێنین ئیزنی بەنەتەوە غەیری رووسیەکان نەدەدا کە حیزب تەنانەت حیزبی کۆمونیستی خۆشیان هەبێت و دەیگوت بۆ یەکریزی چینی کرێکار پێویستە کرێکارانی گژنەتەوەکان لە یەک حیزبی کۆمونیستدا کە حیزبی بولشویکی رووسیەیە کۆ ببنەوە. هەروەها لە کۆمونیستەکان و کرێکارەکانی دەخواست کە مافی نەتەوەی لە بەرامبەر مافی چینایەتیدا پەست بکەن. ئەو هەڵوێستانە و قینی لێنین لە ناسیۆنالیزم پرسیار و دڵەڕاوکەی بۆ نەتەوەکان ساز کرد بوو. نەتەوە غەیر رووسیەکان لە خۆیان دەپرسی ئایا ئەو دەوڵەتە سەربەخۆ نەتەوەیەی کە لێنین بەڵێنەکەی داوە مەجبورە کۆمونیستی بێت؟ ئەگەر ناسیۆنالیستەکان لە هەڵبژاردن دەرچوون چی؟ ئایا لێنین ئیزن دەدات حکوومەتێکی ئازادی لە چەشنی ئوروپامان هەبێت؟ ئەگەر دەوڵەتی نەتەوەی نەیهەوێت ئیزنی چالاکی بە حیزبی بولشویکی سەر بە دەوڵەتی دراوسێ بداتی؟ لە ئۆکتۆبری ساڵی 1970 دەسەڵاتی رووسیە دەکەوێتە دەست لێنین و دنیا چاوەڕوانە کە بەڵێنی خۆی بەرێتە سەر و ددان بە مافی دیاریکردنی چارەنووسی نزیکەی 100 نەتەوە و قەوم و قەبیلەی گەورە و گچکەی دوێکە ژێرفەرمانی تەزار و ئیمڕۆ ژێرفەرمانی خۆی دابنێت. چاوەڕوانی زۆری نەخایان. ڕۆژی 19 مانجی نوێمبر یعنی نزیکەی مانجێک دوای انقلاب لێنین مافی دیاریکردنی چارەنووسی بە مافی جیابوونەوە ڕاگەیان. ڕوونکردنەوەیەک ئەو کات حکوومەتی شوورەوی سەقامگیر نەببوو شەڕی ناوخۆ لە چەند لاوە دەستی پێکرد بوو. مێژولکەیەکی ئەو نەتەوانەی کە لە دوای پەیامەکەی لێنین سەربەخۆییان ڕاگەیان. یەک فینلەند ڕۆژی 18/12/1970 لێنین لەسەر داوای فینلەند ددانی بە سەربەخۆیی ئەو وڵاتەدانا بەڵام لە ماوەی کەمتر لە مانجێکدا بولشویکەکانی فینلەند شۆڕشیان کرد. فینلەند بە یارمەتی هەزاران خۆبەخشی سوێدی بەسەر بولشویکەکاندا زاڵ بوو وڵاتێکی ئازاد ماوە. هەمان کات ڕۆزا لۆکزامبۆرگ کە بڕوای بە تێزەکەی لێنین نەبوو دەپرسێت بۆچی شوورەوی بە دەنجی کرێکارەکانی فینلەندەوە نەچوو؟ جواب دێتەوە هێزمان نەبوو، ئەرتەشی سوور ئێستا پێک نەهات بوو، لەگەڵ ئەڵمانی لە شەڕدا بووین بۆیە نەمانتوانی بە هاوایان بچین، دەنا بێشک دەچوین. دوو ئوکراین ڕۆژی 20 ژانوێی ساڵی 1980 ئوکراین سەربەخۆیی ڕاگەیاند و پەیوەندی ئیداری لەگەڵ شوورەوی بڕی. بزانین چی ڕوویدا. یەک لێنین کە بەدەیان و سەدان جار لە کتێب و مەقالەکانیدا پشتیوانی لە مافی چارەنووسی ئوکراین کردبوو بێدەنجی هەڵبژارد و هەڵوێستی نەگرت. دوو
پیتاکۆف کە خۆی ڕووسی و لە هاوڕێ بڵشویکە کۆنەکانی لێنین و بە فەرمانی ئەو بەرپرسی کانگاکانی دۆنباسی ئۆکراین بوو دژ بەسەر بەخۆی ئوکراین وەستا. سێ بڵشویکە ڕووسیەکانی خارکۆف لە بەرامبەر دەوڵەتە نەتەوەیەکەدا دەوڵەتێکی بڵشویکیان دامەزران. چوار لە ناوچە پیشەسازیەکانی ئۆدیسا، دۆنیتسک، کرێیۆی سێ دەوڵەتی بڵشویکی تر پێکهاتن و بوون بە پشتیوانی بڵشویکەکانی خارکۆف. پێنج ئانارشیستەکانیش ناوچەیەکیان بڕدا و بوون بە هاوپەیمانی بڵشویکەکان دژی دەوڵەتە نەتەوەیەکە. لە قەوسێکدا بار و دۆخی ئێستای هەرێمی کوردستان گەلێک لە ئوکراینی ئەو کات دەچێت. لەلایەکەوە هەندێک پارلەمانتاری کورد لە بەغدا، هەندێک ڕووناکبیر و سیاسەتمەنداری کوردی بەڕواڵەت پێشکەوتن خواز و نەتەوەی و لەلایەکی تر گروپە سەلەفیە کۆنەپەرست و داعش پەروەر و دژە هەستی نەتەوەی بە یەکەوە خۆپیشاندان دەکەن و هاودەنگ داوای هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمی کوردستان دەکەن. ئانارشیستەکانیش قەندیل و ناوچەیەکی گەورەی دەوروپشتیان بڕداوە و بە فەرمانی ئێران وە بەکردەوە ڕێگای گەڕانەوەی بەغدا بۆ کوردستان خۆش دەکەن. بگەڕێنەوە ئوکراین. تکاو ڕەجای دەوڵەتە نەتەوەیەکە لە لێنین بەوێ گەیشت کە لێنین بە سێ مەرج ڕازی ببێت دەوڵەتی نەتەوەی ئوکراین بەڕەسمی بناسێت. یەک سۆڤیەتەکان یعنی ڕێکخراوە ڕووسیە بڵشویکەکان کە ناوەندەکانی پیشەسازی و کانگاکانیان بەدەستەوە بوو بەڕەسمی بناسن. دوو بڕیاری جیابوونەوەکەی پێشوو هەڵبوەشێنەوە بڕیارێکی نوێ لەلایەن کرێکاران و جووتیارانەوە دەربچێت. سێ ژێنرال کۆرنیلۆف و ژێنرال کالادین کە دژی بڵشویکەکان بوون لە ئوکراین دەربکرێت. دەوڵەتی ئوکراین هەر سێ مەرجەکەی قبول کرد و لێنین دەوڵەتی ئوکراینی بەڕەسمی ناسا. بەڵام دوای مانجێک پیتاکۆف لە کانگاکانی دۆنباسەوە بە خۆپیشاندان خۆی گەیاندە کیۆف و دەوڵەتی ئوکراینی ڕووخاند و دەوڵەتێکی بڵشویکی دامەزران. کورتی بکەمەوە دوای 4 ساڵ شەڕ و قوونەشەڕ لەسەر داخوازی بڵشویکەکانی ئوکراین کە زۆربەی هەرە زۆریان ڕووسی بوون ئەرتەشی سوور ئوکراینی گرتەوە و لە کاندیەوە بە شۆڕەویەوە. لێنین و ئیستالین لەسەر ناوەڕۆکی ڕاگەیاندنی گرتنەوەی ئۆکران کێشەیەکی قوڵیان کەوتووە ناو. ئیستالینی دیکتاتۆر دەیکوت دەبێت بنووسین ئوکراین بڕیاری داوە کە ببێت بە بەشێک لە شوڕەوی. لێنینی مێهرەبان و باوکی دەکوت نا ئەوە بێڕێزی بە کەرامەتی ئوکراینە و دەبێت بنووسین ئوکراین و ڕووسیا بە یەکەوە یەکێتی سۆڤیەتەکانی ئوکراین و ڕووسیان پێکەناوە. بڵێ کاک برایمی قادری گۆرانی شەهێن و شەهلا شەڕیانەی بۆ کێشەی ئەو شەهین و شەهلایە ئینقلابی ئۆکتۆبر نەگوت بێت؟ دەڵێ شەهێن و شەهلا شەڕێیانە وەی لەسەر لیزگێ زەنێ گیانە جە لەسەر بەژنێ و ئۆکراینە. دەڵێن کابرایەک دڵی بە کچێکەوە بوو بەڵام بە هەر دەلیل نەیتوانی بیبی خوازێت. کچەکە شوو دەکات و ڕۆژێک کابرا تووشی کچە دەبێت لێ دەپرسێ ئەوە عەزیزەکەی من بۆ کوێ دەچێت؟ کچە جواب دەداتەوە عەزیزی تۆیان وا لێ کردو دەچێت بۆ حەمام. ئوکراین کە زەمانێک پێی دەگوترا برێد باسکێتی ڕووسیەی تەزاری یعنی سفرەی نانی ڕووسیەی تەزاری دوای چەند ساڵ بەپێی ئامار 6 میلیۆن کەسیان لە برسان مردن. ئێستاش گەڕەلاوزەی لێنین و ئیستالین یەک لێنین خۆم قوربانت بم بەژن وەک نەما بوخچەت خەڵک گرتۆ بڕێ بۆ حەمام حەمامی نمرە ئاوەکەی گەرمە کیسەی دەکێشمە و سینگە نەرمە. ئیستالین ئێستا دەنجی دێ دەنجی مێخەک بەندی دێ ئەو کچە ئەڕوا بۆ حمام لێنی وە قوڕوانی بێ. سێ ئەرمەنستان کۆماری سەربەخۆی ئەرمەنستان 28 مانجی مێ 1970 ڕاگەیاندرا. ئەوە دوای کارەساتی ژێنۆسایدی میلیۆنێک ئەرمەنی لەلایەن تورکەکانەوە بوو. دەیان هەزار پەنابەری ئەرمەنی ڕوت و برسی و نەخۆش ڕژابوونە ناو ئەرمەنستان. بڵشویکەکانی ئێرەوان لە جەنگەی ئەم کارەساتەدا لە خۆپیشاندانێکی چەند سەد کەسیدا داوای یارمەتیان لە لێنین کرد. ڕۆژی 29 نوێمبری 1920 ئەرتەشی سوور بەدەم بڵشویکەکانەوە هات و
دەوڵەتی ئەرمەنستانی ڕووخاند و دوای بگیر و ببند و کوشتارێکی زۆر ئەرمەنستانیشی لکاندەوە بە شوڕەوەیەوە. 4 ئازەربایجان کۆماری دموکراتیکی ئازەربایجان یەکەم دەوڵەتی سیکولار و غەیری ئاینی لە دنیای ئیسلامدا بوو کە لە ڕۆژی 28 مەی 1970 دروست بوو. پارلمان لە چەشنی باڵاترین ئۆرگانی بەڕێوەبەری وڵات بە شێوەیەکی دموکراتیک هەڵبژێردرا بوو. دەوڵەتێکی نەتەوەیی و سیکولار لەلایەن پارلمانەوە دیاری کرابوو. بڵشویکەکانی باکۆ خۆپیشاندانیان کرد و ئەرتەشی سوود کە دەست لەسەر جەلانجەدان چاوەڕوان بوو مانجی ئاپریلی 1920 هێرشی کرد و دەوڵەتە دموکراتیک و هەزار جار ئازادتر و پێشکەوتوتر لە شوڕەویەکەی ڕووخاند و ئازەربایجانیشی لکاندەوە بە شوڕەوەیەوە. دەڵێن جوتیارێک کوڕێکی گەنج و جاژماکەرێکی دەبێت. کوڕە هەموو بەیانی ئێوارەیەک بە دایک و بابی دەڵێت مێنە تەویلە من حیوانەکان تاقەت دەکەم. ئێوارەیەک لە نێو دێ دەگەڕێتەوە هاوار دەکات دایە ئەوە من دەچم بە حیوانەکان ڕابگەم. کوڕە دوای خولەکێک بە تاڵوکە لە تەویلە دێت و هاوار دەکات قورحان و سووتان دەبێ هەتا هەم سەر بەو تەویلەدا ناکەم کەس نازانێ بابم چی دەکات. ئەو جاژماکەرە لەبارەی داوە بە جاژنێرەکەرێک قوڵی دەڵێ بەردە. بڵشویەکەکانی باکۆش دموکراسی خۆڕست و سربەخۆیی خۆیاندا بە لێنینیزم و ئیستالینیزم و ئێستاش دوای 100 ساڵ ئەلیۆفیزم. 5 گورجستان مانجی مەی 1970 دەوڵەتی دموکراتیکی گورجستان لەلایەن منشویکەکانەوە پێکات. ئێریک لی نووسەری سۆسیالیست سندیکالیستی بەناوبانگ و تێکۆشەری مافی کرێکارانی ئەمریکایی لە کتێبی The Experiment George's Forgotten Revolution 1918-1921 یعنی ئینقلابی لە بێکراوی 1980 و 1920 کوردستان دەنووسێ. گورجستان زۆر لە شوڕەوی جیاواز بوو. سیستمی ئوروپایی چەند حیزبی و هەڵبژاردن و چێبەرچەی ئازادیان ڕەچاو کردبوو. سندیکا و ڕۆژنامە و گۆڤارەکان سربەخۆ و بیرروباوەڕ ئازاد و کێشەی زەوی و بە شێوەیەکی زانستیانە چارەسەر و ئیعدام نایاسایی کرابوو. تەجربەی سۆسیالیزمی دموکراتیکی گورجستان سەرنجێکی زۆری ڕاکێشا بوو. جیمز رامزی سۆسیالیستی سەرەکوەزیرانی ئینگلیستان بڕیاری دابوو لە تەجربەی ئەوان کەڵک وەربگرێت. کارل کاتۆسکی فەیلسوف و ئیدۆلۆژی قەدیمی مارکسیست کتێبێکی لە تاریفیاندا نووسی بوو. لە گورجستان بڵشویک نەبوو خۆپیشاندا بکە، بەڵام ئەرتەشی سوود لە مانجی فێبریە 1921 بە فەرمانی ترۆتسکی و ئیزنی ڕەسمی لێنین هێرشی هێنا سەریان و لە مانجی مارچ ڕووخاندنی و لەکانیەوە بە شوڕەوەیەوە. ئەو کات و ئێستاش مێژووناس دەڵێن ئەگەر لە بری لێنین منشویکەکان دەسەڵاتی ڕووسیان گرت بادەست نەمیلیۆنەها کەس دەکوژران و نە ئینقلابی چین و کامبۆج بەو تەشنە دەبوون و نە شوڕەوی دوای 70 ساڵ دەڕووخە. 6 لەهستان لە نەڤەمبری 1980 لەهستان سربەخۆیی لە ڕووسیای تەزاری ڕاگەیان. ساڵی 1920 ئەرتەشی سوود هێرشی کردە سەر لەهستان و هەتا وەرشەوی پایتەختی ڕۆی. ترۆتسکی بە پێی تیۆریە بەناوبانگەکەی خۆی کە دەیگوت یەک وڵاتی سۆسیالیستی لە ناو دەریای وڵاتانی سەرمایەداری دە درەنگ یا زوو لە ناو دەچێت پێویستە شوڕەوی خۆی بە ئوروپادا بدات و دەرەتان بۆ پرۆلەتاریای ئەو وڵاتانە بڕەخسێنێت ئینقلاب بکەن. بەوتەی نەوام چامسکی لێنینیش تا پێشمەرگی لە 1924 چاوەڕوانی ئینقلاب لە ئاڵمان. لێنین و ترۆتسکی لەگەڵ ئەوەشدا کە لەسەر گەڕانەوەی لەهستان بۆ سەر شوڕەوی کۆکبوون تاکتیکەن جیاوازیان هەبوو. لێنین دەیکوت لەو قۆناغەدا و بەو هێرشە یارمەتی پرۆلتاریای لەهستان بدەین کە بورژوازی بڕوخێنێت و حکوومەتێکی سۆسیالیستی دابەمەزرێنێت. ترۆتسکی دەیکوت بێ قەزابی ڕەفیق شەڕ و قوونە شەڕ یەکن. هێرش بۆ لەهستان شەپۆلی ئینقلابی پرۆلتاری لە ئاڵمان و باقی ئەوروپا دەخاتە ڕێ. ترۆتسکی پەیامی دابوو بە سەربازەکانی بڕۆن ئەسپە سوورەکانتان لە چۆمی فیستۆڵا کە لە لەهستانە و چۆمی ڕاین کە لە ئاڵمانە ئاو بدەن. لە هێرشی ئەرتەشی سووردا 75,000 لەهستانی کوژران. دوای ئەفسەر و سەربازە نەتەوەیی و کرێکار و جوتیارەکان ترۆتسکی و سەربازە سوورەکانیان ڕاونا دەر. بۆ خەڵکی هەر کام لە وڵاتانە لێنین خومەینی ئەتاتورک ئەسەد و سەدام و ترۆتسکی و ئیستالین قاسم سولەیمانی و باقی دەست و پەیوەندیە پیاوکوژەکانیان. ڕوونکردنەوەیەک بە زووی بە چەند ڤیدۆ لەژێر ناوی چەند ئیستلاحی فەلسەفی
کە گشت کوردێک پێویستە بیانزانێ لە خزمەتاندا دەبم لا ئێوە خۆش سپاس.